أفدمو همودا من وشاد بينرن هجا جي استوديوين دنگي أمريكا لواشنطن بايتخت أم به خلقه کانو یا هفت رنگ ودگرن ده برنامه ایرودا امی بابتن جدا پیشکشی و بکن وک فستیوالک لی کولانن آمده کنسرتا هنرمند روشن نیشاندانا فیلم آلوده و هف پیوینکا تایبت به اکترک گنجرا. جولیا موزیک جنکا 18 سالیه کوتوی تمنوی بچوک استرانن هنرمند نافدار وکو ناصر رزازی، نجم الدین غلامی و عدنان کریم به جنینا پیانو پیشکش دکه. گلک هنرمند نفشنو دخوازن استرانن کوین نوجن بکن لی آرمانجا جولیا اوه رسانیا وان استرانان بپارزه. جولیا حسین تمنم 18 ساله با ماهینو ساله دستم کرده بکاری هنری جنیاری امریکانو هکاری دست بکردم بگرانیتن اگر تو بوی تباه من دنی خوشه و هر لمنالو لقل آدانشتی و گرانی منو لنا سعر و هر جیگ بوده بوی من استازور نزدیکم دو استایلانه ولی استایلکانی مامستا ناصر رزازی مامستا عدنان کریم مامستا نجمدین غلامی و حالا شتک لاستایلکانی آن دابدو دامی که جام کنیم. بوماینو ساله دستم کرده جنینی امریکانو جگه لخیزان و مستقیم پیامکم یارمتیگری که زور باش بودم بیگمان تو گرته بیده گرانی بیشی که باش ابد جنیری که باش بید تاکو طوال میتونه کنه ناس. لپیانوی کلاسیک اجنم با نوتا و هر واقع شرقیتانیش بعضی گورانی کن ملودی گورانی کن اجنمو هر با سماعی ولی گورانی من استایل کتابت بخوام منی بالام گورانی کنه کن علمو استعمال فرمکی جوابیان پارزمو لرسناتی هم کم نکمون برهمانی کمن كبرية كمان لرجي سوشيال ميديا بيجين مع خلط وزور جا لرجي كونسرت كانوا كونسرت مع أبد لقل جروب وأوركسترا آخر ويا هدس ليه بردانا دنيا هربوه باش أميني بختاري كاسر بوكس ناميني أوجي قران يعني كمن وتمتوا لبر أويت كونن كاتي خوي جنجي زور درا بالشعر والميلودي زور أشنا وخلطة وبيكمان لحمو شونك فيدباكي خراب وباشة بلام أم كراني كمان أنظمه بيكمان شاكر لبر تراديكي زور فيدباكي باشته هر قراني بلام وتبت ما استمر جبنجك بجبلهم بهر جورك بلام بجواني إضافة كم بو برهمكا أيش لا روي دنجو بيت ياخد لقل أوي كمان توانم ببيانو كم قراني قبل أكو أستاذ زيادة لقل خوشة كما دركم كناوي جيبرة بكوا إيش كان من السوشيال ميديا دانين كفري قراني كونا كان بكوا هاورا أبين بسر أويكا إيش كتين تش ميلوديك لقل ضيمانا قنجت تش تكستيك من بيجوان بتو لبرنامج كخوشم بتنيا دركومو شوي ميوانت من هاي خدا هاي خدا هاي خدا لسه خريكي آماده كارين بو كونسرتك لكركوك لقل چند هاورا ميوزيسيانك دا و بخوش حالي و ام جارش لقل جيوري خوش ما دركم او برهماني كي آماده من كردون بو كونسرتك برهمه كردية كانن بمودرن و كلاسيكي كانوا بفولكلورية كانوا هنر لايمن كامكا
بەڵکو بتوانم بە تەواوی لەسەری بخوێنمەوە لەسەر هونەری کوردی. پێیان ئێمە ئەوەیە کە بتوانین بیگەینین بە جیهان و کوردستان بناسێنین. سۆزەم لە زاری تۆ دەلارزێ، لە زاردی تۆ گەرم بۆ تۆ دەلارزێ، لە دووری تا وەکو ئاهوی گیران، لە ناو داوە بەهۆ بێهۆ دەلارزێ. دەنگێکی خۆش زەڵاڵ و پڕ هەست. ئەمێنەها بەرێخوا بدن باژارێ دهۆکێ. لەور گەنجێک یەکەم پرتووکە خوا بەڵاف کریە. عیماد محمەدانی ژێ دایک بوویێ باژارێ دهۆکەیە. ئەو ئاکتەر، دەرهێنەر و سیناریستە. ئەس بخوا دەما ناوێ عیماد محمەدانی دەبیزم یەکەم کورتە فلیماویە بناوێ مای کات ئانکۆ پشیکا من تێبیرا من کو چیرۆکاوێ بەحسا گەنجێکی دکە کو دخوازە خۆ بکوژە لێ پشیکێک دبە سەدەما گوهارینە ژیاناوی. لێ ئەڤرو مە میێڤانداریە عیمادکریە داکو بەحسا ڕۆمانە خوایە بناوێ فرۆکە بکات. عیماد محمەدانی گەلەک سپاس بۆ بەشداریاتە دە بەرنامەیە هەفت ڕەنگدا. یەکەم جار ڕۆمانە فرۆکە بخوا سیناریۆیە فلیمەکی بوو لێتە کرە ڕۆمانێک. بوومە هەندێک بەحسا چیرۆکە vê ڕۆمانێ بکە. چیرۆکا wê serkurekî ye navê Azad û xelkê gundekî ye xwe bes xwetabiye peymangeha pêşesazî xewnavî hêj zaroktiye meselen heşt seyarat kir yanî hûsal gel wê xewnê mazin bû. Wê derî vê dibînît ku yê li peymangeha pêşesazî jî ku etroha xwe dûmahîka salê ye ku projeyê derçûnê li gel çend hevala hesket vê tiştê yanî istiqlal ket firsê şendê bînît şansekî bînît ku li gel we hevala firokê çêket. Êdî komeka meşakila da hênet rêka wî da tên û çîrok xwesa ser meselen ya vê xetiye yanî ev ye hosa yanî kurtiya wê çîrok hosa lê hêdî gelek tişt û hedes wekî bên rêdan xwe bînît û هەلبەت guharîna sînaryoya filîmekî bû romanekê karekê asan nîne. Gelo nivîsîna romana firokê çend dem pêçû? Rastî çend mehek bûn yanî nabime te gelek time nebir bes ez xwe bît ev xweş tabiatê min e yanî ez wextê karekî dikem ez hezkem ew ê bikem ez gelekê dilê xwe rehet nînim ez hezkem tiştekê yanî ne sirhekêş xwe vekem nepî ewî dî bes ez hezkem têdî heke min xwe bo projekî terxan kir ez neşêm dûstêkek hat eynî wet daqre vebem ew girêdayî meselen tiştekê min kesatî ye ez hezkem heke min xwe projekî vekir ez têdî wî xilas bikem paş derbasî tiştekê dîbim çend mehek derbas bûn û zehmetê jî ekîd hebûn lê spasî ve ku birayê min Serdar harîkariya min kir ku evê da wextê me kiriya roman ku ev jî harîkariya min bû destê nivîsîna wê da yanî harîkariya wî jî yanî min çiya evî dîkem sivik bû biçek barê min hosa bû rastî. Eymad çi astengî hatin pêşiya te dema te biryar da romana firokê binivîsî? Zanî min dê gelekî rastgû bim ku nizanim ez çend evê ku me dibînît vî tiştî me da dibînît yan ne ez nizanim. Min zehmetiyeka mezin nedît bedel wî karê min ku ez xwe karê film çêkirînê dikem
کو از پوی گلک دردسری و زحمتی دبینم کو اف یا چکرنا رومان گلوی کار من درست یه اصلی وکی دویجن نه زحمتی گاهند بو یعنی نگهشتا نیواویجی یعنی من زحمت فتر از کار خود درست داد بینم هبون آستانگی اره بر انگیجی پشت انگیجی هبون لی یعنی من درباس کردن سرفک بون بدل او کار من درست وەکمە دەستپێکێدا بەحس کرد عیماد فرۆکە بخوا سیناریۆیا فلیمێکی بوو لێ تەکرە ڕۆمان. ئایا تە پلان هەیە ڕۆژێکی هەول بدەیت چیرۆکە فرۆکە بکەیە فلم؟ ئەکید ئێکش مەرەمێت کو من دیای کەمە ڕۆمانشی هەر ئەڤە بوو من تو دا سیناریۆە نەمرید و دا هەرا زیندی بیت و دا ئەف چیرۆکە سیناریۆ کەس نەشێت بخینید سیناریۆ ذات تمامەتیا خۆ ئەو سیناریۆ ببتە فلم ما نەشیاب گەینە فلم زەحمەتی بوو و gelek imkaniyat بدن حتی ببتە فلم چیرۆکا خۆشی بەحسێ بەری چەند ساڵات کرد حەدەسە توێ یە ساڵت نۆتانە باژێری نزانی پرۆدیکسیۆناوێ دە gelek زەحمەتیا بینن و ما پەیداژی نەکرد و دەرفەتێت فانتێت کارەی من گوت کادا بکەمە ڕۆمان و نویسیناوێ من نویسی وسامەکرە ڕۆمان مەشبێ ئەوێ ئەو کرد کاریکاریا من گوت یا سەرداری هەواڵە من بگوت دا خەلکێک کوسا بخینید برادەر دۆست ناس هەر کەس بلا زیندی بیت هەندی کەسێک تێبینێت خۆ بدەت یە سوباهی هەکەمە بێت کەمە فیلم ژی یە فیلمێکی زەنگینتر بیت یعنی بەری ئەس سوباهی دەست بچێکردنەوە بکەم ئەکید یا سەرێ من دا هەی ئەس نزانم بەس هەفت ساڵێدی هەشتێدی دەهێدی ئەس ویچتی ئەس نزانم دێ ڕۆژ دیار بن دێدەم دیار بن کادێکەنگی بیت بەس ئەکید یعنی ملبەرە Di romana Firokê de karakterê serekî di çîrokê de Azad e. Karakterê Azad çend nêzîkî Îmad e? gelek rastî gelek yani min xwe wî karakterî da min dît çünkî min ez 30 salam ez li vê dihokê yani ev ez jê min 30 sal e min hemî gava xewin hebû yani ev ez 10-12 sala ez filma çêkem elhemdulillah yani têra xwe min yani hinde kar jî kêtkirî زحمتن مثلا خونه آزادی چکرنا و فروکه بو خونه من جی چکرنا فیلم فروکه بو اش برهنده یعنی گلک نیزی بنیاد ناورا من و کارکتری دا هی زیده عیماد تا گوت کارکتر آزاد گلک نزیکی کارکتر تیا و جبر کتب خو اکتری اگر روزکش روزان فیلم آن رومانا فروکه بو فیلم تلبر رول آزاد بلیزی مخابن از حسکم حس نکم دم در باز بو چونکی کارکتر آزاد وکی مروف خیلی گنجه که 23-4 سالیه ایدی من گوتت از یه در واسطی سیهد و مو از سر کبم 7-8 سال دیده و من 37-8 از باورناکم یعنی تا 38 گرفته 23 سال بس بلکه افشیم کارکتر ماموستای آزاد بدر کنی بکم هکه درفت کرده هکه از شوی تمنیجی در باف نبم باش عیماد پشتی از مونا نویسینا رومانه که نها توجه خل بیتر لکیوه دبینی اکتریه دا درهنریه دا یا نویسینه دا کارکتریه با من گله که خوشه از گله حسکم وقتی مثلا درست فیلمک بید یا رزا فیلمک بید مثلا سریال درست یعنی امکانیات یعنی همه نورمال جیبن بس گلک که ماسی نبن تو بچی بر کامیره کارکتری خوب بینی تو چه شخصیت تو کارکتری و تو به مسئولیت تا تنه او کارکتر بس او ناوه تو هی و فیلم دان تو رزا فیلم دان با من کارکتری گلک خوشه کار درهنری گلک زحمت تایبت ویره و ام اجاره اف گنجت اف 10 ساله که سر هلداین چونکی امکانیات مادی گل رکال میگیرن کار نویسینه من گل تجربه نینه و
نویسینا دقیق ادبی من نویسینا سیناریو فیلمت خویت هی و هر اف سیناریو فروکه من یکی رمان يعني اشم بيجم اسنا نبيسرم ثاني اسنا بيسرم ببارتوكا خوما اكثري جالك اخوش در هنان جالك زحمته کار نویسینا ادبیات جی من جالك تجربه دانینا ثاني جالي اوليات توش كل وان سيناريوهات من فكرين تجربه من فيلمانه خصا پرسا داوی بود تا عماد پلانن داهاتی چنه تلبرا دیسان سیناریو فیلمکی بکه رمان از باور ناکم اول که گلک تایبت بو لو ما من حس کرد گلک تایبت بو اجبر هنده من گل حس کرد که من رمان بلکه جیان مروبن فکرن تین گوهرین بلکه جاره که هم خو شروع که کادی خود سری مبدد راسه شو لمن فیلم فکر نه و اول کار من درست بس بلکه از هم کما رمان اما بجم از شروع که از کم دیسا بفتا رمان کادی چکم دو دی چکم سه دی چکم از سوی نظامم ده چه پیشات اداره آمنده چه تشتکی پلان کری نه هدی مثلا جیان و مسیره و دوی تشتی دیار کرد راستی چه تشتکی خوصا عنی سر من دانینه اول تشتکی گلک تایبت بو لو ما متکر اکترو در هنر عماد محمدانی تو جه باجار دوهو که دگل مبوی گلک سپاس بو بجداریاتا گلک سپاس بو وجی بو بدرفته هنرمند روشن دوان چند مهادا تورکا تایبت دکه لی چندین باجارن ترکیه و اروپایه لی باجار انقره روشن بو جارا یکی لی هم بر حس کرن خواراد و ستوسترانن خوین هری خوش پیشکش دکه هنرمندا کورد روشان ده کنسرتا انکره دا به سترینا سترانان لسر حسکری اونخواه جوشکا مزن ویدا ده هنر روشن دا مروف هلیکی دا رنگکی گلری ده هلادن دا جی شیوازکی نوژن به هفرا دبینه حسکری وی جی هری زیده جوه تکلداری کیف خوشن تایبتیا و کنسرت او بکو جارا یکمکو روشان کنسرت وها مزن لانکره دده لبرویجی سالونا ناوندا چاندا نازم حکمت به حسکرین ویوا تجیبون انکره جبو روشن جی یکی تایبته از جی انکره گلک حزکم شاگرد بونم نا یونیورسیته زانینگی همه لویدره در باز بود 5 ساله من لویدره مخوند جلوما جی جبو من جی یکی تایبته جی خوشه و هری داوی از بیم که 2 سال برین ساتون ویدری کنسر اکتابو ای سال یعنی کنسر ایرو کنسر که گلک ماستره ارگانیزاسیون یک ماستره برفرهتره گرسه هر هنرمندی لگوری خود تایبتیه که دهوینه روشن جی یک جوان هنرمندایه گوتاروان وی دماغ بحثا روشنی دکن هستی خود به کلجانا مزن تین زمان از خواهش بره و گلک حیرانه ویما و جارنا اغلب گلک انقره گلک کنسر نابن بارگه روشن جیه کمینن یعنی پیشن ها نای بیرام کوبیده کنسر دایش بوله گلک کلجانا مجی هیا جاره کمینه تیم کنسراوی جبرو جی گلک کیف خوش بون روشان به ما به گوری خو گوری به موزیکا خو اینکه جودای موزیکا کردی لیج من خوشات وی جودا بوناوی نه پیسی باشیه پشتی تورنیا ترکیه و تورنیا اروپای دست ببکه روشان و روتردام، اسن، فرانکفورت، کل و هر وکیتن باجراندا و کنسرت بکبینه. دل هنرمندا کرد هیکو درکه و تورنیا امریکایی.
ئەو ji bo vî jî hestê xwe wara digîne. ئەمریکا gelek dixwazim rastî jî gelek guhdarên min jî li wê derê hene ku dixwazin ez jî werim wê derê û dixwazim bên konserên min li min guhdar bikin. Aniha derfet tune ku ez û ekîba xwe min bi giştî werim wê derê lê em dixebitin ez bawerim ku roj bir rojê zûtir em ê werin li wê derê jî konserek bidin hêvîdar. Li pêşiya rewşanê hin xebatên nû hene. Di vê konsertê da jî ew ê stranê ku hê tomar nekiriye ji bo hezkerên xwe strî û beşdervanên konsertê jî ev stranê wê ecibandin. Hunermend Rewşan konsert bi stranên tevgerî dawî kir û guhdarvanê wê jî bi dîlanên xwe hevalrêtiya wê kirin. Eyüp Demir, Dengê Amerîka, Ankara. بۆ یەکەم جار فلیما ئالوودە هات نیشاندان. فلیما ئالوودە ji nivîsîn û derhênana Sîrwan Mihemmed e ku komelek akterên navdar têda beşdarî kirine wekû Şwan Atûf, Herdî Selamî, Beyan Osman, Pêşrew Hisên, Vanya Salar û gelek akterên din. Hevkara me Sinûr Kerîm li wir bû û piştî bînîna filîmî ev raport amade kir. بەشێک لە هونەرمەندانی کورد لە فیلمێکدا کۆبوونەتەوە. محمد حەمە کەریمە دانی پیانم کە خیانەتم لە مریەم کرد. ئەم فیلمە کە ناوی ئالوودەیە باز لە کێشەیەکی کۆمەڵایەتی دەکات و لەلایەن سیروان محەممەدەوە کاری دەرهێنانی بۆ کراوە. چیرۆکی فیلمی ئالوودە لە نووسینی سیروان محەممەد بە هەمان شوکە دەرهێنەری فیلمەکە چیرۆکێکە باز لە واقعەکە کە ڕەنگە ڕووبات لە ناو مجتەماعی کوردیا هەر ماڵێک بێ یا هەر بینی نێوان دوو خۆشەویست بێ هەر خێزانێک بێ بیرۆکە و چیرۆکەی فیلمەکە لۆ وەرگیراوە. ئالوودە ڕنگدانەوەی واقعەکە لە کۆمەڵگەی کوردی باز لە ژیانی هونەرمەندێک دەکات کە بەهۆی ئالوودەبوون بە مادە کحولیەکان و خیانەتی هاوڕێکانی دەخرێتە زیندان. بەو هۆیشەوە هاوسەر و مناڵەکەی دەستبەرداری دەبن. یەکێک لە کارکتەرە سەرەکیەکان دەڵێت فیلمەکە لە چیرۆکێکی ڕاستیەوە وەرگیراوە. بەشێکی لە ڕەهەندێکە بەڵێ بەڵام زۆرتر لە ناو هەستە پەیوەندی بە هەستی مرۆڤەکانەوە هەیە لە ناو سایکۆلۆجیکەڵە فیلمەکە و پەیوەندی بە و پاڵنەرە ناوەکیانەی ئینسان هەیە کە زۆر جار ئاکتەکانی لە ناو کۆمەلگایە پێکە هەڵبەتە هەمیشە کۆمەلگا و ئابووری و بارودۆخ و مۆراڵی ئەو کۆمەلگایە کاریگەری هەیە لە سەر ئینسان و کارکتەرەکەیمەش دوور نییە لەوە بەڵام زۆرتر ئیشەکە لە ناخایە لە ناوێ زیاتر. بەرەمهێنان و دەرهێنان و نمایشی فیلمەکە سەرجەمیان لەلایەن هونەرمەندانی کوردەوە کراوە. هەریەکە لە هونەرمەندان شوان عەتوف، بەیان عوسمان، پێشڕەو حسێن و هەردی سەلامی ڕۆڵی تێدا دەگێڕن. لەلایەن کۆمەڵێک کەسی گەنجی کوردی بەتوانە و شارەزاوە بەرهەمهێنراوە. چیرۆکێکی سەرنج ڕاکێشی کۆمەڵایەتی هەیە کە واکات خەڵک تێش دەبینینی وەربگرێت. کۆمەڵێک ئەکتەری زۆر بەتوانە و سەرکەوتوو بە خاوەن ئەزمون تیایە ڕۆڵیان گێڕاوە کە بۆ من جێی شانازی بوو لەگەڵ ئەکتەرە بەتوانیانە لە فیلمەکە کۆبینەوەنێ. یەکەم ڕۆژی نمایش پێشوازیەکی زۆر لە فیلمەکە کراو. هەوادار و بینەرێکی زۆر ئامادەی فیلمەکە بوون. فیلمێکی جوان بوو بەڵام ڕەنگە من یەک دوو تێبینیم هەبێ بەڵامەوە بەخۆیەڵێم و دەستخۆشی لە ئاکتەرەکانەکەم بە هیوام لە کاری باشترا بیان بینم. ئەتوانم بڵێم نزیک بوو لە کۆمەڵگای کوردیەوە و هەندێک دیمەنیشی لە لای من هێشتا نامەوە بوو بە من. ناوڕۆکێکی جوانی هەبوو ئەکتەرەکان زۆر جوان چوبوونە ناو ڕۆڵەکانیانەوە زۆر جوان ئەدائیانە کرد. هەنێک جار خۆت لە ناو تاک بەداکی ڕۆڵەکانە ئەبینیەوە. بەڕاستی جێگەی دەستخۆشیە کە لە ناو کووردا فیلمێکی لەم جۆرە ئەبینین سیناریۆیەکی لەم جۆرە ئەبینین دەرهێنان و ئاکتینی ئەکتەرەکان بەڕاستی جێگەی دەستخۆشیە. فیلمی ئالوودە ئێستا لەسەر شاشەی سینەماکانی کوردستان نمایش دەکرێت و لە ڕۆژانی دواییشدا بەردەوامە. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی. گروپەکە گەنجن باژارێ هەڵەبژە بەندێک بە ناوێ مەولەوی چێکردنە. ئارمانجاوان ئەوە بڕێیە مۆزیکا کوردی خزمەتە باژارێ خۆ بکەن.
ژمارەیە گەنجی هەڵەبجەن و پێکەوە لە ژێر ناوی گروپی مەولەوی کۆبوونەتەوە بۆ ئاوردانەوە لە ئاوازە عیرفانیەکان و پەرەدان بە توانە هونەریەکانی دڵخوازانی ئامێرە مۆسیقیەکان. ئەم گروپە یەکێک لە ئامانجەکانمان ئەوەیە کە خزمەتێکی شاری هەڵەبجە بکە و خزمەتی شاری وەکوڵە خەڵکەکەی خەڵکی هەڵەبجە بکە وەکو ناوی مەولەوی کە دامانە سەرەتای ویستمان کەسایەتیەک بێ کە وەکوڵە لە کووردا ناسراوە بێت جا شاعیر بێ یاخود هەر کەسایەتێکی کە بێ زیاتر ناوەکان وەکوڵی گشتگیر بوون چەند نایەکمان هەڵبژار بەڵام لە کۆتای مەولەویماندانا وەکوی کە شاعیرێکی کووردە و کەسایەتێکی بەناوبانگە لە کوردستان و تا تقریبا لە مۆسیقی هەورامیە و حەزمان کرد ئەو ناوەدانێ. ئامێرە مۆسیقیەکانی ئەم گروپە میوزیسیانەکان خۆیان کڕیویانن پێشتر خۆیان فێرخواز بوون و ئێستاش لەم گروپەوە دەیانەوێت خزمەتی هونەری پێ بکەن. 2 ساڵ لەمەوە پێش هەر لای مامۆستا جەهانگیر ئەو مامۆستان بۆ دەستم پێ کردووە هەتا ئێستا بەردەوام بووم دابڕان هەبووە بەڵام ئێستا حالیان من ئامێری سنتور ئەژەنم ئامێرەکەی من ناوی سنتور و لەگەڵ ئەمانە بەردەوام و من تەنها سنتور ژەنێکم لە ناو گروپەکەمان. ماوەی مانگێکە پەیوەندیم پێوە کردم و ئەو کارانەشی کە لە پێشوودا کردویانە بەڕاستی کاری جوان و باشیان ئەنجام داوە لە وەکو مۆسیقا بەڵام ئێمەش لێرە بە دواوە هەوڵێن کە کاری باشتر و جوانتر ئەنجام بدەین بۆ خەڵکە جوانەی شاری هەڵبجە. 2 ساڵە گروپەکە دامەزراوە و لە بۆنە گشتی و تایبەتەکاندا بەشداری دەکەن و پێکەوە مۆسیقا دەژەنن. ئێمە جگەلەوەی کە چەند چالاشێکمان کردو لە هەڵبجە چەند خولێکشمان کردو بۆ هەر کەسێک کە خوازیاری ئامێرەکانی ئێمە لەوانە خوازیاری توانە بڵم خولمان کردێتەوە بۆ ئامێری دەف نزیک بێ ئێستا 20 فێرخوازی دەف لێرە هەفتانە تەمرین ئەخوێن و ئەمانەوە لە کۆتاییدا ئەم وەکۆڵە فێرخوازانە بن بە ئەندای مەولەوی و گروپەکان بەرەو پێشەوە بەرین لە هەڵبجەیە. گروپی مەولەوی کە لە 2 کوڕ و 4 کچ پێگاتووە دەیانەوێت لە داهاتوودا هاوکاری گەنجانی دیکەش بکەن تا بێن پێکەوە فێری ئامێرە مۆسیقیەکان ببن و گروپەکەش دەوڵەمەندتر بکەن. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە. ئەم لە ڤێر دەگەهێنەوە یا بەرنامە vê hefteyê تا heftêya bê her şad bin.